الو. كاك سیروان چۆنی؟ الو. مرحبا كاك سیروان. مرحبا سەر چاوم. کاکە من چالاکوانەکەم لە وڵاتی سوید ڕۆژنامەنووسم پرسیارمان هەبوو. بەڵێ ئامەدکە. سوپاست دەکەم. کاک سیروان دوێنێ هەندێک دەرێن 12 هەندێک دەرێن 9 پێشمەرگە شەهید بووە. ئەتوو قائیدی مەحوەری ئەو بەرەیەی وەنیا هەست پێ ناکەی ئەوە شکستەی گەلە گەورەی عەسکەری سەربازی ئێوەیە لە مەنتیقەیەک داعش بە کەیف خۆی کە هیچ عەرەبەکی لێ نییە، هیچ مەنتیقەیەش تەمیل نییە، دێ ئەوە گورگە ئاسا بەناو ئەو هەموو پێشمەرگە و خەڵکە هاوڵاتیە دەکەوی و دەگەڕێتەوە. هەست پێ ناکەی ئەوە شکستەی سەربازی تووە؟ نەخێڵم ئەمە لەوێ بووم خۆم لەوێ بووم ئینسانە بێ ببینی مەسەلەن شوێنەکە ببینی جغرافیاکەی هەڵکەوتووەکەی چۆنە بینی داعش و ئەو گوندەی چەندە ئیمکانیەتی پێشمەرگەی چەندە لەسەر ئەساسێ بڕیار دەدرێ یعنی کابرا لە دوورەوە طبعا ئەگەر تەحلیل بێ منیش لەوێ بۆمە تەحلیل دەکەم بەڵام ئەگەر لای ئێمە بوانە و ئەو شوێنە چۆن هاتووە و کێن و پێشمەرگەکان لەکوێ بوون کەمینیان دانەوە و داعشەکان هەموو دووربینی شەویان و حەراریان پێیە پێشمەرگە محوەری 120 کیلومتر یەک دووربینی نییە و نە پێمان دەدەن نە دەیاڵێن بشکڕین بەڵێ بەغداییجە زەمان ئەوە هەمووی حسابە شەڕی پارتیزانی فارقە بەس شەڕی پارتیزانی کاک سیروان من بۆ خۆم خەڵکی ئەو مەنتیقەم بەڕاستی یعنی ئەو گوندەی ئێمێ و سێ لەوانە خزم و کەسوکاری نزیکی ئێمێ شەهید بووە. داعش چۆن دەتوانێتن لەو مەنتیقەی کە هیچ عەرەبەکی لێ نییە، هیچ عەرەبەکی لێ نییە، هەمووی کورد و عەرەبی لێ نییە بەڵام مادام جەنابەت خەڵکی ئەوێت یعنی معنای شارەزای بەڵێ ئەو گوندە هەر لە بناری قەرەچۆغیە جەنابەت دەزانی ڕاستە هەر لە بناری هەر لە بن چیایە هەموو شاخ و داخە ئەو چیا سلسلەی سەرێ پێشمەرگە گرتێکی ئەو بەر پێشمەرگە بۆی نییە بچیتە خوارێ یعنی ئەو شوێنە جەنابەت دەڵێ ئێستا تونێلی داعشی لێە لە بەری دیوی عێراق یعنی بە هەوایی 500 متر دوورە لەو گوندانە 500 متر پێشمەرگەش خاڵی هەیە دەبعاً کەمینیان هەبووە بەڵام جەنابەت دەزانی شاخێکی وەکو قەرەچۆخ و ئەمە پێشمەرگە بووینە جەنابەت دەزانی احتیمال نازانم جەنابەت پێشمەرگە بووی نەخێرە 500 هزار عسکەر و ئیمکانیەتی هەبوو لێرە پێشمەرگە یەک ڕۆژیش لەک لە چیاکانی سنوور پێشمەرگە لە خودی ئەو کوشافەی و ئەو باقرتەی لەو دەستەی عملیاتی دەکرد ئەمە شاخە شەڕی پارتیزانیە سەمانی تەکنۆلۆژیە ئێستا فەرمو لە ئەفغانستان هەموو ناتۆ ئەوروپای لێ بوو نەیتوانی بۆ چونکە بۆ شەڕی پارتیزانی ئەمە تەکنۆلۆژیای دەوێت کە داوامان کردی ئێندیوزەر لە بەغدای بمە نادرێ دووربینی حەراری دەوێت خۆ پێشمەرگە دەست ناتوانانی دەستێک بگیری خۆ جەنابەت دەزانی هەیە کەمین هەیە. کاک سیروان بڕوا بکەم پێشمەرگە بەخۆی لە خسەتیا قەرەچوغی وتی بە ئێمە ئەیان گوتووە لە بۆمان نییە تەقە لە داعش بکەین یعنی من خۆم گەیشتمە سەرێ نەک ئەو شۆ بە پێشمەرگەم گوت لە پێشمەرگە پێم گوتم کاکی خۆم بە ترۆمبێری نەچن غەڵەتی نەچن لغم دادنێنەوە فلان گوتی وەیە ئامر مەفرەزەکە کە شەهید بوو بەداخەوە 7 نەفەر بە پێ چۆنە خارێماندی بوون کە تەلەفۆنمان بۆ کرد گوتم کاکە لەو بەر بە گەلیەکەی دووهەمیش بچن احتیمالە بەوێدا بێنەوە کابرا سەرکێشی کردبوو کابرا قەهرەمان بۆ خۆ عەفو کە بەڵام گوتبووی نە بازووتر چین هەرچی شریکەکە ڕایدەکەش لەوێ بوو بانگی کرد گوتی کاکەوە ئەمرە دەڵێ بە ترۆمبێری نەچەن ئەوە بە پێی 5 دقەیە سەرکێشی کردووە ڕەسەن ڕۆیشتیە کاک سیروان ترۆمبێلەکە تەقیەوە مەسەلەکە ئەوە بوو کاک سیروان لە چاکەی خۆی لە مەرگاتی خۆ کردی بەڵام سەریشی لەسەر دانا قارەمان بوو ڕۆحیان شادبی کاک سیروان من پرسیارەکەم لە هەندێ نییە من پێشمەگەر لە سەتیا قەرەچوغی پەیوەندی بە ئێمە دەکا ئەڵێ داعشەکان لەبەر چاومانن لە بۆمان نییە تەقەیان لێ بکەین و داعش لە دووسێ گوندیە لە دووسێ ئەشکەفتە هەمووتان دەزانن من ئەو دەنگەت بڵاو دەکەمەوە با پێشمەرگەکان گیان لێبی لە مێژشە و کە چوینە شوێنەکان پڕ لە کەبابی ئەبوو شەهاب و شت بووە یعنی من پێشمەرگە هەیە ئەگریای گوت چۆن دەکرێت من خزم و کەس و کارم بەدەستی داعش شەهید بووە بەبەر چاوی مەسواری مینیبوسیان کردینە و بردیتیان یعنی تەسەور دەکەی ئەمن بێم درۆیەکی وا لە خوتی خۆڕایی بکەم ئەگە پێشمەر حاشا من جەنابەت هەر ناناسم ناڵێم درۆی دەکەی منەوە ناڵێم قەزدم یعنی چۆن دەکرێت
احتمال زور خو پێشمەرگە شەیە فەقیر احتمالە بۆی مەسئولیت لە خۆی سایلا دابی بەڵام ئەو شتێکە جەنابەت دەڵێ واقع فەرقە هەر ڕۆژێک جەنابەت دەتەوێ بێ لەگە جەنابەت دێم ئەو خاڵانەی کە پێداهاتینە منطقەی جەنابتە نقطە ببینە شتێکت بۆ شەرح دەکەم کاکە ئیمکانیەتی پێشمەرگە موچەیە تا پێ دەدرێ زەحمەتە ئەمە 22 ڕەبیەمان پێویستە هەتا بودجەکە تەواو بووە 2 ساڵ و نیممان پێچووە جادا ئەوە خەریکن لەو ئەزمەیە و لەو وەضعی ئەوە 2 ساڵ 3 ساڵ ئێستا هێشتا لەناو ئیشەیە دووربینی حراری کاکە دەجار گوتم فەرموون کاک سیروان تخۆیەک پرسیاریت کە حسابی خۆم کڕین ئێستا پێم گوتینە کاکە هەر کەسێک دووربینی حراری دەینی ئەمە لەسەر حسابی خۆم پارەم قەرکردبی دەینم لە عێراق دەڵێن ئیندی وزارت نادەینی بەتەحاڵف دەڵێن دەبێت تەکنۆلۆژیا های تەکنۆلۆژیا دەبی چاوەڕێبی گوتمان کاکە درۆنەکەبی ئەوش کەوتانە بەپشکنی بشمەرگە پشت کاک سیروان تخۆیەک پرسیاریک ئەوە